ڕۆژنامە خۆشی لەگەڵ دۆستان لە نێو ماڵی خۆمانە میوانێکمان هەیە یعنی زۆر میوان حساب نییە لە ماڵی خۆمانە لێ ڕوودا و لێرەیە شاهیان جەباب ئۆپنەر بچین دواتر باسی میوانەکە کەم و گفتوگۆکەی لە بەسیەکی شاهیان تەحسین پێشکەشکاری تۆڕی میدیایی ڕوودا و بەهۆی بەرنامەی بەرپرسیار و کاریگەریەکانی لە چارەسەرکردنی دەیان کێشە لە کۆمەڵگەی کوردستان لەلایەن فدراسیۆنی نێودەوڵەتی بڵاوکراوە خولیەکان FIPP لە ئەمریکا خەڵات شاهیان میوانمانە بەڵام پێش ئەوە ئارجیۆگە بینین شاهیان پەلە مەکەوە بۆ نەپەلەتەوەی سەدی عجەلە نەکە شاهیان ئەمێ گازیتە بکەن بۆ نەپەلەتە با و ئارجیە ببینین دواتر شاهیان کە زۆر پەلەیەتی بانگەکەین و هەندێک گفتوگوی لەگەڵەکەی Rising Stars Awards is designed for young talent in the industry who have made a real impact and who are the stars of the future. We had close on to 100 entries this year, and it took quite a long time. We have 5 highly commended. We have one other highly commended from Rudor Media, and they have come all the way here today from Kurdistan, Iraqi Kurdistan. She is a television presenter. I think it's the first time we've had anybody from Iraq or from Kurdistan at one of our events. So please, will you give her a big round of applause as she comes to the stage. This is Shaya Haseen. زۆر قەرەباڵغ کرد ئیجار ئەرێ ئەو عادەتە شەهیانە بسەزێنها بەحس بکەم ئەزێ بەحساوان تشتا بکەم چ قەرەباڵغێ لە نیوز گازەرینگ چێت کە ئەزێنها بەحساوەیەکێ بکەم شیرینی و شەربەتیشمان بۆ هێناوە باش پیرۆز بەجارەکەدن پیرۆز بێت سەرکەوتوبی جا بۆ نێخی ناوبەرامەدە ڕووە زواترە دەرهێنە ڕەڵێوێن ئەوەرە و شوێنی خۆتکە شەیان زۆر زۆر بەخێر سەفەرەکەت چۆن بوو خۆ وەڵا باش بوو بە ئێوە ناخۆش چەند سەعات لە ناو تەیارە بوو شەیان ئەگەر هەمووی حسابکەن هات نۆ ڕۆژتن وەڵا زیاتر لە 36 ساعت من ئەمرم بە 6 ساعت لە ناو تەیارە ڕێگەمرم زۆرە ترسم زۆر یەک جار چەند بوو یانی مەسەلەن بە ترانزیت لە دەو حەوڕۆشتیان نەنا لە ئەستەمبوڵەوە لە ئەستەمبوڵەوە چەند ساعت بوو بۆ 10 ساعت و نیوێک بوو بۆ نیویۆرک لە نیویۆرکەوە بۆ لاس ڤێگاس 6 ساعت بوو تەمەنی مرۆڤ ناو تەیارە ئەخر من هەموو جارەگە برادران باسی یەکەم تەمام من لە تەیارە زۆر زۆرە ترسم ئەم حەمید ترسن لێ گەژێت ترسی ئەوژە تۆم بینی خۆش هەموو جارەڵم باشە ئەم عیلمە ینی شتەکە گەورەترە لەوە لەهم جاڵم چۆن ئەم شتە گەورەیە بەم ئاسمانە بەم هەموو قورساییەوە 10 ساعت دەڕوا وایەرێک مەسەلەن شتێک تێک ناچێت بیر لەوەکەمەوە نەخەوم پیاکرێ ناو تیارەکە بینم نە هیچ شاهیان زۆر زۆر بەخێر بێ خەڵاتەکەشت پیرۆز بێ زۆر سپاس باسی خەڵاتەکەمان بۆ بکە و بسەمە شیرینایی پێشکەش بکەن دەست پێکێ خۆ دەبواە من سینەکە بێن دوایی یعنیەوە برا دەین بە قەرزاری ئەس خۆ دەیندارم ئەس خۆ دەیندارێوێ مەژبەر و من تشتێک جێ داخواست کرد مگۆ ژمڕاژی ئەمریکا فلان تشتی بینە مگۆ تشتێکی ئەز نابێژم مگۆ ئەزی ژیشتەرە بەرۆشێک دڵمە چێکم دەبێزینە بەرۆشێکە دڵمە منجەڵک دڵمە چێکم اینجا دڵمە هێویدارێ ژیش بەرەز و هێویدارە دراوسەینە ئەم خواردنێژ هەڤرا دەبن ئەم فێکیش هەڤرا دەبن مەسەلە ژمڕەژ ژدهۆک ژمڕەژ دهۆک سێڤاتینە سێڤێن بەرواریە شیرینەکە وەڵا دەدەم بە برادرانیش بێ بەس ئێستا برا هەمی بخۆن برادرانی کامێرەمان و دەرهێنەر و هەمووی و کاکە لە هەمووی مە بە یەکدانە بەخۆرمان ئەناگیان ئەو شیرینی ئیجار دەتۆ قسەکانە دەست بکەم ئەم بەحس بکەن شەهیان تچوو مەسەلەن چاوە چێبوو دەست پێکێ مەراسیمێنوان پێشوازیاوان میوانên ku hatibûn ji derên din
کیبوون گۆتوبێژ لەسەر چه هاتن کرن زێدەتر وەست بێژم gelek panêlên rojnamevanî jî li wir bi rê veçûn yanî paşa roja rojnamevaniyê karê rojname هێوی دار ئەف ڕۆژە و ڕێزگرتن لە ده ڕۆژنامەوانان هاتیە گرتن ده بووین ئەم تەنێ بەشێک بوو ژە ئەوێ ئیڤنتێ ئەوێ کۆنفرانسێ ji ber ku FIPP dibêjne Federation of International Periodical Publishers an ku federasyona nêvdewletî ya rojnamevaniyan jî belavkiraweyên xulî zêdetir ji wî magazîn û rojname û heftenameya ye lê medyayê jî weke me weke televizyûn û radyoya jî xwe digire sê roj bûn کۆنگرس بژنە میدیا وارد کۆنگرس هەر دوو ساڵان جارێکێک کۆنفرانسێکی نێودەولەتیە جیهانی لە دار دەخن تەماندەمێدا بەشەکن ژە ئەوێ فۆرماک و لەسەر ئاستا جیهانێت بەرلینە یا دیجیتالی تەدەسازکردن سێ ڕۆژ بوون ڕۆژا یەکەم پانەل دەست پێکردن دوانزاونی ڤینیڤرو دەما ئەمریکایە دەست پێکرد هەبوو ئۆپنینگ سەرمۆنی هەبوو هاتن ڤەکردن ئەو کۆنفرانسە بێگومان کۆنفرانس بە سمینار و بە پانەڵان هات دەست پێکردن حتا ساعت 6 بشرە ساعت 7 ئەو مەراسیمە دەست پێکرد هەفتی سبێ بوو هەفتی 6 و نیڤی سبێ بوو هەولێرە لە دەرێ هەفتەی ئێڤاری بوو حتا نەهێشەوێ وسا بەردەوام بوو دەما کام خلاص بووین لە دەرێ ئاهەنگێکە بجوو کاتە گێڕان ڕۆژە پاشتر کۆنفرانس دەست پێکرد نەهێ سبێ حتا کوشەشی ئێڤاری ڕۆژە پاشترژی نەهێ سبێ حتا کو دوی نیڤرو هەممی پانل هەممی سمینار هەموو وەرکشۆپ بوون ئەو دە ڕۆژنامەوانەی کە خەڵات کران جگە لە توانی تر خەڵکی کامە وڵات بوون چۆن بوو بۆردا ئاسیا تێدا هەبوو کێشوەرە ئاسیا هەبوو ئەوانە هەوڵدا بوو من هەست کرد هەوڵدا بوو و ئەوێ هەمە ڕەنگیە چێکان بەرە وڵاتەدا ji her derê دنیاە بێن و نەبتەنێ مەسەلەن بۆردا ئاسیا هەبوو BBC هەبوو ئۆلڤ مەگەزین هەبوو مەسەلەن کەنەدایە هەبوو لە بریتانیا خەڵات وەرگرتن لە ئەمریکای خەڵات وەرگرتن 10 کەس بوون ئەوجا دوو بەشن یا هەیە UPM الگەل FIPP یا هەیە الگەل Rising Star ئەواماک و مەبەستەوان ئەوە هەنە کەسێن و نو هاتنە ناوا جیهانە مەدیا دەوڵەتی یەکەم کورد بوو یەکەم کەس ئەوێ ناوچەیە ڕوودا و ئەم بخەڵات گرنگی ئەم خەڵاتە لە چیە ینی بۆچی گرنگە ئەم خەڵاتی من لەوە هەستەکەم کە زۆر گرنگە کاکسەنگەر مەسەلەن زۆر جار هەر مەسەلەن هەبوو کومنت هەبوو ئەیان وچیان ئەو خەڵاتای کڕیوە یەکەم شت مەسەلەن مثلا استیعابەکە لەوەی ڕاستە من ناحەقیان ناگرم مثلا ڕەنگە وڵا حەزەکەم تۆزە باسی ئەو ڕەخنانە بکەین کیژان ڕەخنە سەنگ ئەوەی کە شەهیان باسی کرد یانی لێرەوە خۆ هەموو شتێکی باشی ترەکەوێتە بەر ڕەخنەی خەڵک و لە فەیسبوک و لەینەوە دانیشان شتی گەورە بچووکەکەنەوە ڕەخنە ئەوەی گیرا مەس باسی ئەوە کرا کە ئەم هەموو کەس دەتوانێت ئەم خەڵات بێ بە پارەیە نازانم چییە ئەوانەیە حەزەکەم باسی ئەوە بکەیت کە چۆن ڕۆژنامەوانێک ئەم خەڵاتە وەرەگرێ باشە نەحەقیان نییە ئەوانە یەکەم شت مەسەلەن چونکە ئێستاعاب ناکەن مەسەلەن دەستگایەکی کوردی ئەتوانێت بچێتە ڕکابەری لەگەڵ BBC و ئۆلڤ مەگەزین و بۆردا ئاسیا و تایم و ئیندیپندنت و ئستیعابی ئەوە ناکەن بەڵام بەڕاستی مادەم هەر کەس دکارە وەرگرە سەنگەر شەهیان چما حتانها کەسی وەرنەگرت جەمی باسی ئەو بکە ینی قۆناغەکانی بردنەوەی ئەو خەڵاتە چییە یەکەم شت با پێت بڵێم ڕوودا و گەیشتووە و ئاستە و ڕکابەریەکە لەگەڵ BBC و ئەوانی تر هەمویان چونکە مەسەرەن ئەگەر تەماشای ئەوانی پارساڵ بکەن ئەوان تەماشای ئەم ساڵیش بکەن لەگەڵ منایەکێکی BBC هەبوو پارساڵیشێکی BBC هەبوو مەسەرەن ئەوە هەیە BBC کەناڵێکی جیهانی نێودەوڵەتی زۆر گرنگە خەڵکە استیعاب ناکەن کە مەسەرەن چۆن کەناڵێکی کوردی ئەتوانێت شتە بکە بەڵام کردوێتی مەسەن پێشێستا UN-مان بردووە لە ڕوودا و یەکێتی ئەوروپامان وەرگرتووە هی کوشکی سپیمان وەرگرتووە وان ئفرامان وەرگرتووە ئەم جارش ئەوەی FIPP-مان وەرگرت یەکەم شت بۆ هەموو خەڵاتێکی دنیا کاکسەنگەر هێویدارخان ئەبێ خۆت ئەپلای بکەیت خۆت پێشکەشەکەیت اینجا ئۆسکار بێ کان بێ خەڵاتێکی ڕۆژنامەوانی بێت چه خەڵاتێک بێ لە دنیاە خۆ کەس نایەت لە دەرگای تۆ بدەوەرە چیت هەیە مەسەرەن ئەوە نییە خۆت پێشکەشی ئەکەیت فۆرمێکە ئەپلایەکەیت بۆ هەموو ڕۆژنامە نووسێک لە دنیا ئەبێ فۆرمێکە ئەپلایەکەیت پێشکەشی ئەکەیت کەیسەکەت چییە تۆ توانیتە چی گۆڕانکاریەک بکەیت لە کۆمەلگای خۆت
ئەوەی من بە بەرپرسیار چوومە ناو ڕکابەریەکە چونکە بەرپرسیار توانیمانە لەگەڵ بە هاوکاری ستاف و بە تایبەتیش پرۆدیوسەرسیدان و هەموو ڕوودا و توانیمانە هەنێک کەیس هەیە کە بگەینە خاڵێک کە چارەسەر وەربگرێ هەنێکشیان بوو بووە خاڵی گوتوبێژ و ئەوانە هەنێک جار شت گۆڕاوە لەبەر بەرپرسیار اینجا ئەوەمان پێشکەش کرد دوای هەندێک شایەتیت بۆ دەم دوای ئەوە خۆیان پەیوەندیان کرد پیرۆزە تو یەکێک لەو کەسانەی کە شایانی ئەوەی کە خەڵاتی ڕێزلێنان لێ بگرێت لەبەر ئەرک و کارەکان لە ماوەی 12 مانگ ئەوەی کە کرا لە ساڵێکدا بوو بەرپرسیار مثلا ئەوەی کە ئەوێ بۆ 2020 پێشکەش بکە ئەبێ هەر لە ئێستاوە مثلا بۆ 12 مانگ ئیش بکە یان کەسێک ڕکومێن بکە ئەتوانم بڵێم من ڕفیقێکم هەیە ناوی سەنگەرە بە راپۆرتەکانی خۆی بە بەرنامەی خۆی توانیوێتی گۆڕانکاری بکە اینجا لە هەرچێ جۆرێکی مەسەرەن میدیابێ هەبوون مەسەرەن هی خواردن بەرنامەی خواردنیان پێشکەش کردووە پێشکەشیان کردبوو اینجا ڕکابەرێکی گەیشتوە و حەدە 100 کەس ڕکابەر بن لەو 100 کەسە 100 کەس هەڵبژێردران خەڵات ڕێزلێنان بوو 5 و ئەوی تریش بوو 5 ئەوی UPM مەسەرەن بوو کوڤار و مەگەزین و ئەوانە بوو مەسەرەن کاڤەریان چۆنە ڕێکلامیان چۆنە براندینگیان چۆنە توانیویانە چی بکەن لە مەسەرەن لە کۆمەلگای خۆیان بوو ڕۆژنامە و جەریدە و شتانە و کوڤارەکان بوو ئەوی تریش بوو تەلەڤیزیۆنەکان خۆگەلێکی گرینگە یانی تو بخوازی نەخوازی ژبەر و لە سەرانسەری دنیای دقاتەکە ناودەولەتی دەیە ژ 100 کەسی 10 کەس تێنە هەلبژارتن و کەس نکارە ببێژە وەڵا مەسەلەن وەکە ڕۆژهەڵاتە ناوین دەستکاری هاتیەکردن سەختەکاری بووە نزانم چ بووە هەر کەس بە عینی شەرت و مەرجان بەشدار دەبە ژووری لێ دەرێ هەیەیان بێژن دادوەریەک نە کۆمیسیۆنێک هەیە بریارێ داوی لەسەر دەدا ژووریە هەنەت وێبسایتیدا و کینە و چی کەسن معقولینە سازیەک ژ ساڵێن شێستاوە هات بتە پێکانین سازیەکە لۆندەن یا بریتانیا بەڵام هەر جارە لە شوێنێک ئیڤنتەکەی ساز دەکە مەسەرەن خو معقول نییە ئەوانە شتێکی ئاوا بکەن ئەوە نییە بەڵام پارە ناوبانکی خۆیان بخەنەژێت ئەوە قەت ناکرێت و یەکجار دەستگایەکی میدیایی دەستگایەکی میدیایکە خۆیان مەسەرەن ڕخنە لە مەسەرەن لە گەندەڵی ئەگرن خۆیان باسی ئەو شتانە ئەکەن کە نابێ دەستکاری و دەستێوەردان هەبێ ئەوە ناکرێت بەڵام پارەکە چی بووە بۆ ڕێجستریشن بووە تو لێرە بەشداری هەر فڕۆمێک بکەیت سەنگەر چونکە تو میدیاکاریت ئاگاو لێ نیە خەڵکێکی سادە ئەگەر بەشداری بکە لە فۆرۆمێک هەر فڕۆمێک بێ کە شوێنێک لایەنێک ڕێخست بێ طبعا ئەو شوێنە پارەی وەرەگرێ هەر لە هەولێر لە ئوتێلەکان کە ئەکرێن کە خەڵک ئەڕوا ئەڵێن ڕێجستریشن فیز ئەس دبێژم وی پارەی ژی هەر مەسرف لێ ئۆرگانیزاسیۆنی دکن ینی بۆ ڕێکخستنا وێ ئەڤنتێ وی پارەی بکارتی بەڵام من پارەیە بۆ کڕینی خەڵاتەکە نییە خەڵاتەکەی ئەوەیە کە توانین دە چۆن گۆڕانکاری بکەیت مەسەلا هەر ڕۆژنامە نووسێک لە کوردستان لە عێراق ئەتوانێت پێشکەشی بکە و خۆی لە ناو پرۆسەیەکە ئاڕوە ئەمەش لە مێژەوە پێشکەشمان کردووە نەکە بڵێ مەسەلا هەفتەیەکە پێشکەشمان کرد و ڕێک وەڵامەکە هاتنە کە وەڵامەکە دوای 2 مانگێک بوو 3 مانگێک بوو اینجا وەڵامەکە هات باشە ئەو خەڵاتە بەشێک بوو لە کۆنگرەیەکی چەند ڕۆژێکو خۆت باس کرد 3 ڕۆژ بوو لە کۆنگرەکە چۆن باسی یعنی باسی چی کرا چۆن باسی میدیا کرا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەترسیەکانی سەر میدیاکار و ڕەوشی میدیا لەم ناوچێ چۆن باسی ئەوە کرا یەک ژی بابەتان ژی شەهیان بە تایبەتی کونها گەلێکی تێگۆت و بێشکردن یعنی دەبێژم پشتی دیژیتالیزەبوونا مەدیایە پشتی دەرکەتنا مەدیایە دیژیتال مەدیایە چاپکری ئێدی نامینە دمرە بەحساوەیەکی ژێڕاتەکە فۆکەسە هەری زێدە لەسەر ئەو شتە بوو کە چۆن ئێستا چاپەمەنی کاغەز ئەتوانێت ڕکابەری بکە لەگەڵ سۆشەڵ میدیا و لەگەڵ پۆرتاڵەکان ئەوە چۆن ئەتوانێت ئەف ئیڤنتە سپۆنسەری یەک پارتنەران تایم بوو تایم مەگەزین بوو ئەفجا تایم لەسەروەیەکێ کۆک بوو لەسەر ئەوەیەکە سوور بوو کە چاپەمەنی کاغەز ماوە و خۆیان بە بەڵگەیان سەلمان کە فرۆشەکانی ئەوان لەم ساڵ زیاترە لە پاسا کاریگەریشیان زۆر زۆر کارێکە لەوێ دەنووسێ هەواڵێکە لە واشنگتن پۆست لە تایم لە لێ ئەس دەبێژم لە ڕۆژنامە گەورەکانی دنیا لە لەندەن لە ئەمریکا دەنووسێ ئێستش کاریگەری لێ ئەس دەبێژم لە هەر دەرێ دنیای احتیمالەنەوە کە هەف بە مەسەلەن مەدیایە چاپکری قاغەز ڕۆژنامەوانین چاپکری مەسراوەکە نمونە لە تورکیەنە و جیرانێ مەیە gelek rojname iflas kirin vê dawiyê nemakari bûn mesrefê xwe nemakari bûn yanî hejmara ku dihate firotin gelekî kete xwarê yanî dibe ku zanî Amerîkana wisa be pêwîdar pêwîdî bo heye ke dest bestrabûn li hewalî
بڵاوکردنەوەی هەواڵی گرنگ لە راپۆرتی گرنگ چاوپێککەوتنی گرنگ ئەوەی ئێستا لە ئەوروپا و ئەمریکا ڕۆدا هێشتا و ئازادیە ماوە بۆ ڕۆژنامەوان کە هەواڵێکی گرنگ یا وتارێکی ڕخنەی لە واشنگتن پۆست بڵاو بێت لە نیویۆرک تایمز بڵاو بێتەوە لە ڕۆژنامەکانی دیکە بڵاو بێت بەڵام ڕەنگە ئەمە کێشەیەکی دیکەی ڕۆژنامەگەری بێ لە تورکیا کە ڕۆژنامەکان هەواڵی سەرنجڕاکێش و گرنگ نکارن بەڵاوکەن نەتوانن بڵاوکەنەوە خەڵک بۆچی کردنشی کڕی ئۆتۆماتیکیان فرۆشی شتێکی مەسەلەی کولتورینە ینی دبک و خەڵک مەسەلەن خەڵکێ مەسەلەن vê navçeyê gelek girêdayî kaxetê û kitêbê û pirtûkê nebûbe weke mesela wilatên eger mesela niha kûsterek me bilan berî hemiyan nimûneyekî bidin di kûstereka hewlêrê yan duhûkiyan her bajarekê dîda xelk hemû mijûlî mobaylane لە پرانیا خەڵکێک و مەسەلەن دەترێنە و دەشەمان دەفر و ئەو دێ دەرڤدانە مژولی پرتوکانە ئەوەش هەیە مەسەلەی بە خوێنێکی تازەوە گەڕایتەوە ئیرۆ بەرپرسیارژی هەیە گەڕانەوە پێشکەشەکەی پلانت چییە بۆ بەرپرسیار بوو ئەو ئیسە ینی بەرپرسیارەتێکی گەوری خستوتە سەر شانە ئێستا ئیجا دەستپێکی از وێ بێژم سەنگەر ئەو هەر دەمێ خویناوی گەرمە شەیان هەر دەمێ ئەنەرژیکە فولە خەڵاتەیەتر بە حماسێکی زیاترەوە بێ بگەڕێتەوە چکە ئێستا بەرپرسیارەتێکی زیاتر لەسەر شانە بەرنامەکە دوای کردووە کاریگەری هەبێت تاوان بەرنامەی بەرپرسیار ئەوشمان لەبیر نەچێت پرۆدیوسەرەکەی سیداد لەشکری ڕۆڵێکی گەورەی وەڵڵە سیدار پاشێ برانە بێژەوە بەحسا من نەکرد پامنێرانی ڕوودا و ڕۆڵێکی گەورەیان هەیە بە راپۆرتە سەرنجڕاکێشەکانیان بە دۆزینەوەی ئەو کەیسە گرنگانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ینی ڕۆڵێکی گەورەیان هەیە ڕاستە شەهیان کارکتەری سەرۆکی بەرنامەکەی بەڵام خەڵکی دیکەش لە پشت کارسەنگەر هێویدارخان تشتاکو من دڵخۆش کردنەوە بەرپرسیاردا یاش هەمیا گرنگتر بوو من ئەوە هەر ji berderî hevkarên me yên securityê hevkarên me yên pirzgehê heta têye serê heta ku bi rez rêveberê giştî kaka ku hemû keysan ji bo berpirsiyartînin ez hes dikim ev bernameyê her kesekê rûdawa yani ew zorim pê xweş e xwe zor car keysin bû me hênawe Allê şayan ew kesek heye telefoneke hezekem îşkel li ser keysekê hêvîdarê gelek cara keys bû bernameya berpirsyaranî de ev bû min xweş e ev e yani ji ber wê jî min berdam witim em xelateyê xwe niye herçend berpirsyaretekê hemû li ser şan me zor pirsî kirbûm بەڵام هی هەموو ڕووداوە بەڕاستی بەجددی چونکە بەرپرسەکان هەمویان لەگەڵم بوو زۆر جار هەر لە ڕێ ئێمەوە شەهیان خۆی زۆر جار پێم وتووە بە سیدادیشم وتووە کەیسێکیان جوڵانەوە تەلەفۆن بۆ من کراوە ئەو فڵانە نەخۆش ئەوە نووسینگەی سەرۆکی حکوومەت نووسینگەی سەرۆکی هەرێم نووسینگەی ینی زۆر جار بازرگانە بە ویژدانەکانی وڵاتش تەلەفۆنەکەن کاکە من خانوویەک بۆ ئەو خێزانە کڕم کە ئەمڕۆ لە بەرنامەی بەرپرسیار پیشاندرا و شوێنی نییە من چارەسەری ئەو نەخۆشەکەم کە لە بەرنامەی بەرپرسیار پیشاندرا و بەڕاستی دیکەن ینی من جارێک بەرنمەیەکی هەبوو لەسەر خێزانێک کە وابزانم 8 کەس بوون یان 9 کەس بوون پیاوەکەیان نەمابوو با بڵێن وەفاتی کردهبوو گوزەرانیان زۆر خراببوو شوێنیان نەبوو بازرگانێکی بەڕێزی ئەم شارە تەلەفۆنی بۆ من کرد وتی هەر خۆت وەکیل بە بڕۆ خانوویان بۆ بکڕە لەکوێ پێت باشە ماڵیان بۆ دانێ هەموو شتێکیان بۆ دانێ دامەکە ئایدێ منتم زۆر زۆر سپاس ئەوە ژمارەی کابرا خۆی ژمارەی خێزانەکە ئەوە خێزانەکە نامشانیان خۆ دەتوانی بۆ بکەی دواتر تەلەفۆنی بۆ کردوتی پێم خۆش بچن سەردانێکیان بکەن من هەموو پێداویستەکان بۆ دابی کرد بەبێەوەی ناوێن بێنن ینی ئەو حاڵەتانەوەزم چەند جارێک لە بەرنامەی بەرپرسیار دووبارە بوویەوە و کاریگەریەکەیشی ئەوە بوو کە خۆشبەختانە خەڵاتێکی گەورەی نێودەوڵەتی بردەوە گەلێکی گرینگە ئەم هەمی کێف خۆش بوون ئەم هەمی پێسەر بلند بوون جبەرک و بتایبەتی مەسەلەن دوێ ناوچەیەدا جارە یەکیم ڕۆژنامەوانێک وی خەڵاتی دیگرە ئەو ژی ڕۆژنامەوانێکە ژنە و کوردە و هەفکارامەیە ڕووداوێ هەرێ ینی بۆمە هەمی سەربلندی بوو بڕاستی وێجە شەهیان تێ مەسەلەن ji بۆی تەماشەوانên berpirsiyar ji بۆی ئەو کەسên ku biriya berpirsiyar سوودمەند بوونەوە کە van malbatên kunha senger behs kir têçiş بۆ wan bibêjî Aslında sözü var. Pîroz elwa paşêl min eva mekirî çi nebûş pêş ya ku ya bêt em de bikeyn ev xelata neya min e ya her kesekiye ku mel ser keysa wî axaftî ya her kesekiye ku alîkariya me kirî keysa kesekî bêçare serkirin ya her aliyekê berpirsiyar e ku hatiye serxet bû çareserkirina pirzgirêkekê ev du sîzinên berpirsiyar bi dawî bûn sîzinên nû hîna mayîne em ê karin baştir bikin înşallah
زۆر سپاس گەلێک پێیان زۆر بەخێر زۆر زۆر سپاسەنگەر دەست خۆش چاومان لە چاوی گەورە سەرکەوتن زۆر زۆر سەرکەوتن چکرێت و شەربەتە خۆشی ببەم ببارێ بێگومان بۆنەوەی توێ دەستان خۆش تۆمان هێناوە سپاس دەستان خۆش سەرکەوتووە زۆر سەرچاواتژی زۆر زۆر سپاس. بێ